تاڵەبانی جگەلەوەی یەکێکە لە سیاسی و دیبلۆماسی و ڕۆژنامە نووسەردیارەکان نووسەرێکی دیاریشە و بە شێوەیەکی کاریگەر بەشداری لە تیشک خستنە سەر تێکڕای بزوتنەوەی سیاسی عێراق و ناوچەکە و بزوتنەوەی سیاسی کوردی کردووە. لەم بوارەشدا چەندین کتێبی لە سەردەمی جیاجیادا نووسیوە کە کتێبخانەی عەرەبی و کوردی دەوڵەمەند کردووە و بوونەتە سەرچاوەی گرنگ بۆ لێکۆڵینەوە لە بواری مێژووی جوڵانەوەی سیاسی کوردی و عێراقیدا. مام جەلال وەکو زمانزان بوو هەروە نووسەرێکی باشیش بوو بە تایبەتی نووسەری سیاسی وە وتارەکانی کە لە گۆڤاری لە ڕۆژنامەی خەبات بڵاو دەبوونەوە بە ناوی پیرۆت نیشانەی ئەوە بوون کە نووسەرێکی چاک هاتە بیرمە وتارێکی بڵاو کردەوە بە ناوی ئوسلوب نقاش اتحاد الشعب ئەو وەختە جێدەی اتحاد الشعب دەرچووی حزبی شیوعی وتارێکی بڵاو کردەوە بە ناوی پیرۆتەوە دیێ من بۆ خۆم دەمزانی کە پیرۆت مام جەلالە. ئوسلوب نقاش اتحاد الشعب بە عەرەبێکی زۆر جوان نووسیویەتی جگەلەوە وتاریکەی زۆر نووسیوە بەڵام ئەو وتاریان هەر زۆر قورساییەکی زۆری هەبوو چونکە مناقەشەی اتحاد الشعبی دەکرد کە دەڵێ لە کوردەواری خۆمان قسەیەکەی دەڵێ پێی خۆی پارسەنگە بە ئارزووی خۆی ئارزوو لە بێ قورسی دەکە ئارزوو لە بێ سوچی دەکە. ئەویش مامجار ئەو پندەی هێنابەوە پێی خۆی پارسەنگە دەڵەوە ئین ئەرجولەهم هی وحدة القياس لديهم. ئەمە جگەلەوەی کە مامجار چەندان کتێبی هەیە بە عەرەبی نووسیونی و بە عەرەبێکی باش و گرنگجیدانی سەرۆک مام جەلال بەم بوارە زیاتر لە نێو کتێبخانە تایبەتەکەیدا لە ماڵەکەی خۆی لە قەڵاچوالان ڕەنگیاوەتەوە کە هیچێکە لەو شوێنانی سەرۆک مام جەلال کاتی تایبەتی خۆی تەرخان کردووە بۆ خوێندنەوەی شاکارە سیاسی و ئەدەبی و هەمە جۆرەکانی نووسەرانی دنیا سەرباری خوێندنەوەی ڕۆژنامەکان و ئاگاداربوونی لە هەواڵەکانی ڕۆژ. ئێمە لە مناڵیەوە بەیەکەوە بووین بەڵام کە تۆ زێرە خوێندن پێشکەوتین بە دەوری ساڵی 46 ئەوانە کتێبخانەیەکە بوو بە ناوی مەکتەبە حاجی قادری کۆی هاتوچێ ئەوێمان دەکرد مامۆستاکان بە تایبەتی وە هەندێک لە مامۆستاکان کاک عەلی عەبدوڵڵا دائیمە هەمیشە لەوێ بوو. مام جەلال یەکێک بوو بێگومان لەوانەیە کە هەمیشە لە کتێبخانە بوو بەیەکەوە بووین هەتا بیرمە ڕۆژێکیان گۆڤاری گراوێژی خوێنبەوە گوتی کاک عەلی ئەمڕۆ هەوشەیەکی تازە ئینگلیزی فێر بوو ئەش گوتی چییە؟ گوتی سترەگڵ یعنی خەبات یعنی نزال خەبات. لە گۆڤاری گەلاوێژە هینێکیدا بوو تارێک بە ناوی The Struggle of China خەباتی چین. مام جەلال زیاتر کتێبی هینی دەخوێندەوە کتێبی ئەدەبی دەخوێندەوە بەڵام زیاتر کتێبە سیاسیەکانی دەخوێندەوە یعنی خوێکی زۆر سەیری هەبوو بۆ خوێندنەوەی کتێبی سیاسی و ئەو عیبارەتێکیش کە بەدڵی بووە یا سەرنجی ڕابکێشایە هەمیشە خەتی بەژێردادێنا بۆ ئەوەی لە کاتی پێویستا بچێتەوە سەری و سوودی لێوەربگرێ. لە کتێبخانەکەی خۆی لە لێرە لە قەڵاچوالان کتێبخانەیەکی زۆر دەوڵەمەندی هەبوو و چەندان سەرچاوە کتێبی باشی تێدا بوو کە هەمیشە ئەگەر کتێبێک دەرچوایە دەگمەن ئەو مامجار نەخوێنێتەوە بە تایبەتی ئەو بەشانەی کە پەیوەندیان لە کتێبەکە ئەو بەشانەیە کە پەیوەندیان بە کێشەی کوردەوە هەبوو بە بارودۆخی کوردەوە هەبوو دەیخوێندەوە هەمووشی دەستنیشان دەکرد. ئێمە قوتابیەکان دەیانگوت هاوڕەکانی کتێبێکەوە بە ناوی ئەحوالی عێراق
باسی مێژووی عێراقی دەکرد مێژووی تازای عێراق کە چۆن دامەزرا و ئەو هێنانە ئەو مامەسای پێی دەگوتن هەموو جار لەوانەیە هەر لە پۆلیچواری علیمی دەخوێندا لە پێش دەخوێندا داخلی بە کەلۆریش نەبوو دەیخوێن مامۆستاکەیان هەموو جار سەتی دەدایە لەو دەرسە قوتابیەکان دەگو مامۆستا ئاخر چۆن سەد لە ئەحوالی عێراق بەردەگیرێ دەگو ئاخر ئەو لە کتێبەکە باشی دەزانێت